لەریا بۆتان باسەکەم کێ بە دوواداچوونی بۆ بابەتی موچەی مانگی سێی موچەخۆرانی هەرێمی کوردستان کردووە و چێ جوابێکی وەرگرتووە گەیشتووەتە چه ئەنجامێک و موچە بە چ شێوەیە گەدرێت با لێرەیە بینەری بین وەکو لە هەواڵەکەشا باسم کرد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێگومان پۆڵا شەهید سیروان بە دوواداچوونی بۆ ئەم بابەتە کردو و ئەوەی کە دەربارەی موچەی مانگی سێی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەستی کەوتووە ئەم بابەتانەی کە من لێریا پێتاڵم سەرەتا ئەڵێت هەوڵ ئەدرێتە تاوەکو پێش یەکشەممە ئەم بابەتە بە تەواوەتی یەکلا بکرێتەوە بۆچی سێشەممە لەبەرەوەی کە سێشەممە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەکرێت و هەتاوەکو ئەو کاتە بابەتی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە تەواوەتی یەکلا ئەکرێتەوە هەروەها لە بابەتی ناردنی 120 ملیارەکە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە 120 ملیار دینار داهاتی ناوخۆ ئەزانین کە 120 ملیار پشکی حکوومەتی فیدراڵی لە داهاتی ناوخۆ ئەمە ڕێکەوتنی لەسەرکرا لەگەڵ هەناردەکردنەوەی نوتی هەرێمی کوردستان کە ئەمە ڕادەست بکرێت و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەلایەن بەغاوە بنێردرێت ئێستا لەبەر هۆی ینی ئەم بارودۆخەکە هەیە بەهۆیەوەی کە داهاتی هەرێمی کوردستانیش هاوشێوەی عێراق و هەموو ناوچەکەش کەمی کردووە ئەڵێن ئەستەمەکە هەرێمی کوردستان بتوانێت 120 ملیارەکە کۆبکاتەوە ئەوترێت کە تەنها لەوانەیە بتوانێت 60 ملیار بەدەست بخات بۆ موچە ینی لە پشکی حکوومەتی فیدراڵی وە بینێرێت و بۆ پێیازانین کە ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان توانێت دابینی بکات نیوەی ئەوەیە کە هەولێر و بەغا ڕێکەوتنیان لەسەر کردو بۆ بابەتە ژەڵێکە ئەبێ ڕێکەوتن بکرێت ئەبێ بارودۆخەکە لەبەرچاو بگیرێت هەروەها وەکوتم هۆکاری ئەم بابەتە ئەوەیە کە لە هەرێمی کوردستانیش داهات دابەزیوە بەهۆی ئەم بارودۆخەکە ئێستا هەیە ماوەیەک دەواازەکان داخران دەواازەکان ئێستا لەسەر ڕێڕەوی خوانن بەڵام خۆ ناوچەکە ینی جەنگ هەموو ناوچەکەی تەنیوە ئەم بۆتە هۆی کەمبوونەوەی داهات و جگە لەوەش زانی کە نەوتێکی زۆر کەم لە عێراق و لە هەرێمی کوردستانیش هەنارداکرێت کەەوە کاریگەری لەسەر داهاتی هەرێمی کوردستان دروست کردووە قورسە بتوانێت 120 ملیار دینارەکە دابین بکات هەروەها وەزیر و ئەندام پارلەمانە کوردەکان داوایان کردووە کە ڕەچاویان بارودۆخە بکرێت و بڕیارە کۆ ببنەوە لەگەڵ محەممەد شیا سوودانی بۆ ئەوەی کە بێگومان نابێت لەم بارودۆخەیە شتەکان بە پێوە ڕێکەوتنە بێت کە پێشتر کراوە بۆ نمونە بیانووی ئەوە بگیرێت کە ئەگەر 120 ملیارەکە ڕادەست نەکەنێمە موچە نانێرین ئەوە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی مەترسیە کاتەوە بەڵامەوەی کە وەکو باسم کرد پۆڵا شەهید سیروان باسیەکە وانە دیارەکە یەکلا بووەتەوە و یەکلا بێتەوە لە هەفتەی داهاتووی شەڵام موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی لە کاتی خۆیان دێت.